لە گەڕەکی تووەسپی سلێمانی هێزانمنیەکان دەستیان بە ڕێگری کردووە لە دروستکردنی خانوو ئەوە سەرڕای ئەوەی بۆ بانگەشەی هەڵبژاردن یەکێتی 20 ڕۆژ مۆڵەتی دابوو خانوو دروست بکرێت. لە بەرامبەر جێبەجێ نەکردنی بەڵێنەکان دانیشتوانی گەڕەکەکە خۆپیشاندانیان ئەنجامدا و ئاستەنگی هاتوچۆیان دروست کرد. بە دەنگان وشتەوە بۆنی دەنگدانەوە ڕێیان پێدا بوون ئەی ئێستا بۆچی خۆ ئێستا دەنگدان کۆتایی نهات وەڵا وایە کاتی دەنگان بۆ ڕێگەیان ناوسەر ڕێگە نایە ئازێگەوە هیچ مشکلە نی. باشە ئەم ماوەی 20 ڕۆژە خەڵخانی زۆر دروست کرد لێرە 1000 خانوو دروست کرا خاکە ناز و پاچ و شتە بن و تەختەوداریان سووتان و دیواریان ڕوخانوێت و پێشم مۆڵەتیانەوە بە ساحەب بیناگان بیکەن بەڵام ئێستا نازانم نایاڵن نازانم لە بەرچی نایاڵنەوە خۆیان نەزانم شارەوانی ئەی ڕوخێنەیان هێز و دوێنێ هێزێکی زۆر هاتووە کابرای ساحەب تەنکەر ئاوی هێناوێتەوە هیچ دەسەڵاتێکی نیە ئەو ئەگەر بۆ بیناگەش نەبێت پێویستە بۆ ماڵەکە هاتووە گرتووانە لە بەرچاو ئێمە لێیان ناوە بردووانە تەنکەرەکەی گیراوە چەند جار هاتوون لە کرێگا دار و تەختەکان لێیان ناوە بەڵێ مانگێک بەر لە ئێستا گەڕەکەکە لەلایەن وەزارەتی شارەوانی و گەشتوگوزارەوە خرایە سەر شارەوانی سلێمانی و بوو بە یەکێک لە گەڕەکەکانی سلێمانی بەڵام نە ڕێگە بە دروستکردنی خانوو دەدرێت نە هیچ خزمەتگوزاریەکیان بۆ دابین کراوە. زیاتر لە 3000 ماڵی تێدا نیشتەجێیە. دانیشتوانەکەی خۆپیشاندانیان ئەنجامدا و دەڵێن یەکێتی بۆ بانگەشەش نەیتوانی دڵی دانیشتوانەکەی ڕابگرێت و کەوتۆتە ڕاوەدوونانیان. ئەگەر لەسەر ئەو وعدەیان سوورن کە لەگەڵ لە بانگەشەی هەڵبژاردنە بە خەڵکی ئەدەن کە بانگەشەی خزمەت ئەکەن کە بانگەشەی ئەوواکەن ئێمە دڵسۆزی میلەتین ئێمە کار بۆ داهاتووی ئێوە دەکەین وەرن کار بۆ ئەم خەڵکە داماوە بکەن لێرە ئەمە 5000 ماڵە ئەمە 5000 عایلە زیاترە وەرن کار بۆ ئەمانە بکەن وەرن ئەمانە لە خۆتان مەڕەنجێنن وەرن دەستی خزمەت درێژ بکەن ئێخۆ ئەمانیش بەشێکن لە خەڵکی هەرێمی کوردستان بەشێکن لە میلە لەو میلەتەی کە ئێوە وعدی خزمەتیان پێ ئەدەن دەوەرن خزمەتیان بکەن ئەی خزمەت بە ئێمە نەکەن خزمەت بە چێ ئەکەن من پێویستم بە خزمەتی تۆیە کەسێک ئەگەر هیچی لە هیچی کەم نییە پێویستی بە خزمەتی تۆ نییە وەرە تۆ بانگەشەی خزمەت ئەەکەی دەوەرە فەرم و بیسەلمێنە وەرە پێش هەڵبژاردن بیسەلمێنە کە خزمەتەکەی من تقریبانەوە 1 ساڵە دار و تەختەکەم خۆم سەفتەم کردووە لە بێئیشیە کە ئیش نەبووە ئێسم تۆزە ئیشە لێرە هەیە و ئیشەکراوەتەوە هاتوون لێرە ئیشکە نایڵن ئاسایشیان هێناوە بەر بۆتە گیانی ئەو خەڵکە نایڵێت ئیش بکات خەڵگە گرن خەڵگە فڕێنن 2 ڕۆژە لە دوێنێ و فرچێنەکە لەم ناو تووەسپیا خەڵک ئیسراحەتی لێ بڕاوە. هاوڵاتیان دەڵێن حیزبەکانی دەسەڵات ڕاز ناکەن و هیچ خزمەتێکیش بە میلەت ناکەن ئەوانەی ئێستا خۆیان کردووە بە فریات ڕەس و باشتێکی درۆینەیان خسۆتە بەرچاوی خەڵک بانگەشەی هەڵبژاردنە ڕووی ڕاستەقینەی ئەم دوو هێزە داپلۆسین و چەوسانەوە و گەندەڵیە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.